عبدڕەحیم عەبودی ئەندامی ئەڕۆتی حکما لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز عەبودی سپاس کە لەگەڵ کوردستان 24 بڕیار بووم ڕۆ کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگی بەڕێوە بچێت بۆ یەکلاکردنەوەی کاندیدی پۆستی سەرۆکوەزیران. کۆبوونەوەکە کەی بەڕێوە دەچێت بە دیاریکراوی؟ بسم الله الرحمن الرحيم. شكرا لهذه بناي خوای بەخشندەی مێرەبان سپاس بۆ ئەم دەرفەتاوە سڵاو لە بینەرانی کوردستان 24 ڕاستەکەی چوارچێوەی هەماهەنگی بە شێوەیەکی ڕەهاوە دەی کۆتایی کۆبوونەوەی خۆی بۆ یەکلایکردنەوەی کاندیدی سەرۆکوەزیران دیاری نەکردووە ئەمەش لەبەر چەند هۆکارێک یەکێک لەوانە ئەوەیە کە تاکو ئێستاش جۆرێک لە سازشکردن هەیە لەلایەن بەشێک لە کاندیدانەوە بۆ یەکتری واتە ئەوانەی کە لە کێبڕکێدا بوون لەگەڵ یەکتری بەشێکیان لە پێناو هەندێکی دیکەدا دەکشێنەوە ئەم بابەتە پێویستی بە گەنگەشە هەیە لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا بۆیە بۆ ئەوەی دیدگایەکی ڕوون هەبێ بۆ ئەوەی پرۆسەی هاوئاهەنگی تەواو هەبێت لە نێوان تەواوی لایەنە سیاسەکان و ئاراستەیەکی ڕێک و ڕەوان هەبێت بۆ بڕیاری چوارچێوەی هەماهەنگی من پێم وایە ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە چوارچێوەی هەماهەنگی بەڕەهایی وادەی کۆتایی دیاری نەکە لە چەند کاتژمێری داهاتوو بە دڵنیاییەوە دیاری دەکرێت ئایا ئەمڕۆ یان سبەی دەبێت. باشە پێتان وایە کە کێ دەبێتە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق؟ تاکو ئەم ساتە لەسەر کەسێک ڕێکەوتن نەکراوە بە ڕوونیش لە نێو چوارچێوەی هەماهەنگی کەسێکێک لای نەکراتەوە بگوترێ ئەم کەسە کاندیدی چوارچێوەی هەماهەنگیە ناوەکان چوار بوون بووە سێ بووە دوو ئێستاش قسە لەسەر ئەوە هەیە کە یەک تاکەیە لە چوارچێوەی هەماهەنگی یەک کەس کاندید کراوە بەڵام دوجار بڕیاری نێوخۆی چوارچێوەی هەماهەنگی دەبێەوەمان لە بەرچاو بێت کە لە دوا ساتەکان شتێکی جیاواز ڕوودەدات. ئێمە هەمیشە ئەم سیناریۆنیانمان بینیوە لە حکوومەتەکانی ڕابردوودا بۆیە بەڕاستین ناتوانرێت پێشزانی ئەوە بکرێ ئایا کاندیدیان چۆن دەبێەوە دوا کۆبوونەوەیان بڕیاری کۆتایی چی دەدەن لەبارەی کاندیدەکەەوە ڕوتی و میکانیزمی دیاریکردنی کاندیدی کۆتایی کێ دەبێت یاخود ڕاستە بڵێ کێ لە هەمویان شایستەترە بۆ ئەوەی کاندیدی تاکی چوارچێوەی هەماهەنگی بێت لەبەرەوەی ئێستا ناوچەکەوا دەخوازێت کە جۆرێک کۆدەنگی هەبێ لایەنە سیاسەکان بۆ خۆشیان دەزانن لە نێوخۆ لە دەرەوە چبار و دۆخێکمان لە پێشە لەگەڵ بوارێکێ بۆ کار لەسەرکردن ئەوەی کاماژت پێکرد ناوێک دیارە بۆ کاندیدی سەرۆکوەزیران پێما بێ مەبەستت هەر بەڕێز نووری مالکیە ئایا ئەمە ئەگەری هەیە کە نووری مالکی بگۆڕدرێت ئەم ناوەی کە بەڕێز تاماژت پێکرد سناریۆ هەیە کە دواتر گۆڕانکاری بەسەردا بێت و دواتر چ تێبینیەکتان لەسەر کاندیدبوونی نووری مالکی بۆ پۆستی سەرۆکوەزیران هەیە وەکو ڕۆتی حکمەی نیشتیمانی؟ في الحقيقة يعني كما قلت ڕاستەکەی من ئەوە پات دەکەمەوە کە ئاڵنگاری زۆر گەورەمان لە بەردەمدا دەبێ هاوسەنگی ڕابگرین بە دانایی مامەڵە بکەین لەگەڵ بڕیارەکانی ناوچەکە و ڕووداوەکان بە هەمان شێوە کۆدەنگی گرنگە نابێت چوارچێوەی هەماهەنگی خۆی لەو کۆدەنگی خۆی دوور بخاتەوە بەشێک لە لایەنە سیاسەکانی نێو چوارچێوەی هەماهەنگی ئێستا هەمویان لەسەر ئەم بابەتە کۆکن و جەختی لێ دەکەنەوە بۆی میکانیزمێکدان درراوە میکانیزمەکە چاودێریکردنی پرۆسی پێکێنانی حکوومەت و پشتیوانیکردنیەتی جا بەڕێز نووری مالکی ببێ بە سەرۆکوەزیران یان ناوێکی دیکە ببێ چونکە ئەگەر ناوێکی دیکەش بێ بە سەرۆکوەزیران بەمانەی هەڵوەشانەوەی چوارچێوەی هەماهەنگی نایە هەڵوەشانەوەی چوارچێوەی هەماهەنگی ئەوەی لێ دەکەوێتەوە کە پرۆسی سیاسی بەرەو دواوە هەنگاو بنێ و جۆرێک لە دەرز و کەلێن لە پرۆسی سیاسی دروست دەبێت ئەمە شتێکە ئێمە قبوڵی ناکەین بەڕێز عەمار حەکیم لەگەڵ ئەوەدایە کە دائیمەن کۆدەنگی هەبێ هەموو لایەنەکان لەسەر یەک پرس ڕێک باشە هیچ ناوێک هەیە کە ڕەوتی حکما بێت پێشنیازی بکات وە کۆدەنگی لایەنەکانی لەسەر کۆبکاتەوە بۆ پۆستی سەرۆکوەزیران؟
يعني طرحت أسماء سابقة ئێمە پێشتر ناومان پێشکەش کردووە كان هناك چەند تداول ناوێکمان لأسماء پێشکەش كثيرة. کردووە قسە و باس لەبارەی ئەو ناوانە کراوە بەڵام وەکو گوتم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ناوەکان لای هەموو کەسێک ڕوون و ئاشکران لەلایەن چوارچێوەی هەمانگیشەوە تەنانەت هاوپەیمانی ئاوادانکردنەوە و گەشەپێدان کاتێک دەستی بە کاندیدکردنی سوودانیەوە گرتا کۆتایی لەو پرۆسەیە ناوەکان ڕوون بوون کەواتە ئەو ناوانەی کە پێشووتریش ئاشکرا کراون لە میدیاکان هەندێک ناوی دیکە هەبوون کە چارچەوەی هەمانگی خۆشی ئاشکران نەکردوون ئەگەری هەیە لە کۆتا ساتەکاندا هەموو شتێک بگۆڕێت باشە و سیناریۆکی نوێ بێتە پێشەوە و ئەوە بێتە پێشەوە کە لە چارچەوەی هەمانگی چاوەڕێ دەکرێت هەر خۆشە زۆر باشە نزیکبوونەوەی هاتنی مارک ساڤایە بۆ عراق ئایا هیچ کاریگەریەکی لەسەر بڕیارەکانی چوارچەوەی هەماهەنگی دەبێت کاریگەری و ڕۆڵی ساڤایە لەسەر پرۆسی سیاسی عراق چۆن دەبینی چی دەکات؟ يعني كل الإشارات والرسائل هەموو ئاماژە و پەیامەکانی نێردەی تایبەتی دۆناڵد ترامپ مارک ساڤایە لەسەرەوەن کاو دەوێت پەیوەندیەکەی قۆڵ بکاتەوە پەیوەندی و هاوبەشی نێوان عراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا قوڵتر بکاتەوە پەیوەندی ئابووری بێت یان پەیوەندیەکی دیکە بێت ئەمە ئاراستە ڕاست و دروستەکەیە و هەموو ئەو هەوڵانەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خستوونیەتە گەڕ بە ئاراستەی عراق پێویستە لەو چارچەوەی مامەڵەیان لەگەڵدا بکرێت پێگەی جیۆسیاسی عراق و تەواوی پێدراوەکانی دیکە ئەومان پێ دەڵێن کە حساباتی ئەمریکا لەو ناوچەیە بەو شێوەیە و ئەوەی لە بەرچاو گرتووە بۆیە ناردنی نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکاش بۆ عراق ئەمە بۆ خۆی پەیامی تێدا چالەکردنی لیژنەی هاوبەش ئاوەردانەوە لە کۆمەڵێک پرس دەبێ ئەومان لە بەرچاو بێت کە گرێبەستێک هەیە بۆ کەلوپەلی نوێی سەربازی بە بڕی 110 میلیارد دلار کەواتە هەوڵێک هەبووە لەلایەن ئەمریکاوە بۆی پەیوەندی خۆی لەگەڵ عراق پتەوتر بکات ئەوان دەیانەوێ بەڕەکە لە ژێر پێی هەر وڵاتێک ڕابکێشن کە بیاوێ عراق بباتە ژێر باڵی خۆیدا من پێم وایە مارک ساڤایەش هەر بەو ئاراستەیە کار دەکات پەیوەندی خۆی لەگەڵ عراق بەهێز بکات پەیوەندی هەردوو وڵات بەهێز بکات و تەنانەت عراقش لە ناوچەکە بەهێز بکات ئەمەش لەگەڵ دیدگای عراق دەگونجێ لەگەڵ دیدگای حکوومەتی عراق دەگونجێ بەوەی کە ئاسۆی کارکردن لەگەڵ ئەمریکا فراوان بکات لەسەر بنەمای هەماهەنگی و هاوکاری هاوبەش لە پێناو ئاسایش و سەقامگیری و ئاشتی لە ناوچەکەدا باشە لە کۆتایشدا گەر بە کورتی پێم بڵێ تا کۆتای ئەم هەفتە بابەتی پۆستی سەرۆکوەزیران و ئەو کاندیدەی کە بڕیارە ئیتر لەسەری لایەنەکان یەکدەگمن یەکلایی دەبێتەوە لە بەرەوەی هەڵبژاردننی سەرۆکۆماریش ئەبێ بە زووترین کات یەکلایی بکرێتەوە يعني المقرر كان في السابق ئەوەی کە پێشتر بڕیاری لەسەر درابوو ناوی کاندیدی سەرۆکوەزیران لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە لە ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکۆمار دیاری دەکرێت بەڵام من پێم وایە ئەمە گۆڕانکاری بەسەردادێت و لە کۆبوونەوەی داهاتوو کاندیدی سەرۆکوەزیرانی عراق دیاری دەکرێت چونکە ئەوان دەیانەوێت هێزە سیاسیەکانی دیکەش کاندیدەکانی خۆیان دیاری بکەن بۆ تەواوکردنی شایستە دەستوریەکان شایستەکانی هەڵبژاردن چونکە 2000 سەرۆکۆمار سەرۆکوەزیران ڕادست پێدرێ ئێمە لەسەر خاڵێکی وەرترخانی گرنگدان دەبێت هێزەکانی دیکەش بە نمونە لایەنە کوردەکان کاندیدی سەرۆکۆمار یەکلایی بکەنەوە بەر لە وادەی کۆتایی کە کۆتایی وادەی دەستوری دیاریکردنی کاندیدی سەرۆکۆمار بۆ هەڵبژاردننی لە پەرلەمان چارچێوەی هەماهەنگیش دەیەوێت پابند بێ بە وادە دەستوری یاسایانە کەواتە ئێمە لە بەردەمێک شایستەی داین و ئێستا وردە وردە خەریکە ئاراستەکان ڕوون دەبنەوە کە دەبێ واش بێت بە ئاراستەی ناوی ڕوونن لەلایەن کورد و شیعە سپاس دەکەم بەڕێز ڕەحیم عەبوودی ئەندامی ڕەوتی حیکمە لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس